لە نێو جەرگەی شارباشێر لە باکووری ڕۆژاوای شاری سلێمانی قەڵاتە هەیە، باخێکی پڕ بەرهەم، ناوچەیەکی شاخاوی و زەویەکی بەپیت. لێرە لەم شوێنە کە نزیکە لە پایتەختی بابانیەکان. ئەمەش ترێ بۆڵمازووی پێڵێنەمە. دوای سەدان ساڵ لە پشتگوێ خستن و دوور لە ئاوەدانی شێختەها، زیاتر لە 20 ساڵە خەریکی ژیاننەوەی زەویەکانی باو باپیرانەتی. کاک شێخ پێم بڵێ بزانم ئەم باخە چەندێکە ئێوە هەتانە؟ ئەم باخە بڵێن ئەمە ئەم منتیقەکە بۆ باسکەم، ئەمە پێڵێن قەڵاتە. ئەمە لە باپیرە گەورەمانەوە، باپیرە گەورەمان لەم پشتەوە خانووی ماڵ و خانووەکەی لێرەیە بووە کە لە بەردەزەر هاتووە لێرە خانووی کردووە و ئیتر لێرە کەسابەت توشتی کرەوە مەڕوو ماڵات و ئەمەی کە من بۆ بازەکەم لە 900ەکانە بوو پێش لە ساڵی 905 و ئەوانەیە. ئەجا ئەم مڵکانە کە لێرەوە لەسەرەوە کە دێ لە ئەسحاب و هەتا دێتە خوارەوە، ئەمە هەمووی مڵکی خۆمانەی باپیرمە و خۆمان کڕیومانە و ئیتر ئەم باخە لە هینەوە دەستمان پێکردو تەقریبان لە دوای ئینتیفازەوە. ئەوە پێش ئینتیفازە و زەمانی بڵێن ئەنفالەکان هیچ شتێ نەمابوو لە وڵاتێ، هەمووی لە ناو چوو بوو، باخ و ڕەز و هیچ نەمابوو. بەزێمەش لە دوای ئینەکەەوە تقریبان لە دوای 2000ەوە 2000 و چەند بوو 1 و 2 بوو دەستمان پێکردەوە ئەم باخەمان هەمێمە خۆم بنیاتم ناوەتەوە هەمووی، ئەمە بە زەمانی خۆمان. بەس پێشی ئەوەی پێشا هیچی نەما، هەمووی لە ناو چوو. هەموو ئەم شتانەی تایەتی هەموو خۆتان چانتان هەمووی خۆمان هەمووی ئەرەوەڵا هەمووی لە ملاولا هێناومە بۆ خۆمان ناشتومانە. لە قەڵاتە میوە و سەوزەی هەمەجۆر چێندراون، بەڵام تامی تووەکەی بێ هاوتایە. ئەمەش لە خۆوە بەرهەم نەهاتووە، ماندووبوون و ئارەقڕشتنی زۆری ویستووە. کاک بیلال باسی توم بۆ بکەیت، چەند دارتوو لێرە هەیە؟ وڵات تقریبان 100 دارێکە بێ. 100 دارێکە بێ. بە تو هەموو ئاتۆکانی لێ شاتوی لێە. زۆر باشە. ئێستا ئەمە چ جۆرە توویەکە لێرە؟ ئەمە تۆ ڕەشەی پێڵێن. تۆ ڕەشە. یعنی بۆ دۆشا و بەکارێ؟ بە دۆشاوەکرێ بشتێکەکەیتەوە ئەخورێ بۆ هەموو جۆرە شتێکە بێ. زۆر باشە. باسی موتروبەکردنی بۆ بکەی، ساڵانە ئێوە پێش ئەوەی بگاتە کاتی تو چۆن موتروبەیەکەن بۆ ئەوەی بەری باش بگرێ؟ ئەبێ هەموو کاتێک کە پاییزەی نێژیت ئیتر لە مانگی 5 و ئەو ناوای دەستەکەی بە مەتروبە وەستاچی وێنی مەتروبەیەکەن دوو لە هەیە مەتروبە هەیە لە قەراغ و لەمان لەسە و پیاەکە لە هەموو جۆرێکی هەیە. ئیتر خزمەتیەکەی بێ نێری گەڵاوگۆری بێ ئەبێ ئاوی بیت. چۆن ئەبێ ئاو بدرێت؟ هەفتانە چەند جار، ڕۆژانە چەند جار؟ وڵای ئێستامە هەمووی سۆندەمان بۆ داناوە لە هەفتەیەکە کە گەرما دەسی پێ کرد لە مانگی حوتا ئەوەی حوتا چێتە نیوەی هەشت ئەبێ هەفتەی 2 جار ئاوی بیت لەبەرەوەی کە وەزعەکە گەرمە چاڵیان بۆکەین و بە سۆندە هەیە بە قەتە ئاویانین هەتا ئاوی بیت تۆکەی بەرێکی جوانەگەی تقریبان مانگی لەوە پێش ئەمەی پێ بوو لە ئاقوانە بوو. زۆر باشە. ئێوە هیچتان فرۆشتۆ کاتێک کە تۆکان بەریان گرتووە؟ ئێوە هیچتان لێ فرۆشتۆ؟ وەکو فرۆشتن نایفرۆشین لەبەرەوەی کەین بە دۆشاوەکەین بە خزم و قەوم و ئی خۆمان ئەجا تۆکەش کانە ژراوە کاشێ وەکو خێر خەڵق هەردێ هەموو جمعەیەک دای ماشەڵە قەڵەباڵغا هەر یەکە و 200 و 300 لەکاوی باتەوە و وەکو فرۆشتن نایفرۆشین. بەربوومەکانی ئێرە بەتەنیا ئەوانە نین کە بە تازایی بخورێن، بەڵکو بەرهەمی دیکەشی لێ دروست دەکرێن و بۆ مەبەستی دیکەش سوودیان لێ وەردەگیرێت. لێرە خواردنی خۆشە بینم، ئەمە بامەیە. بامی باخەکەی خۆتانە؟ بامی باخەکەی خۆمانە بە تەماتەی کوردیەوە. هەر باخی خۆتان؟ هەر باخی خۆمانە. چیترە؟ بریسکە، گۆشتی حەیوانە، برنجە. دەستەکانە خۆش بێ. تۆ کەیت بۆ باخەکەتان هەفتانە چەند ڕۆژێتە ئێرە؟ هەفتەی 2 ڕۆژ نەیەم، هەر هاتووم هەموو ڕۆژ. هەموو ڕۆژێم هەفتەی 2 ڕۆژ. کاتێ لێرە چی ئەەکەیت؟ هەر ئاچێشت و نان و تەخەریکی باخ و ئەستانە. چۆن سوود لە بەرهەمەکان وەرەگری؟ چیان لێکەی کاتێ کە پێ ئەگەن؟ بەرهەمەکان تۆکاکەین بە دۆشاو
ئەمە دۆشاوی تووەکەیە ئەوە دەساوی تووە بەڵێ چۆن دۆشاوی تو دروست دەکەی تووەکە شتێکی بۆ ڕائەخین زەرفێکی گەورە یعنی دایلۆنێکی گەورە ڕائەخین دەژێت تووەکە ئەیتەکێنین و ئەیهێنین ئەیوسن ئەو پیاوە ئەیوسێ بۆمان ئەیتری دوایی ئەیکڵێنین زۆر باش ئەیکڵێنین ئیتر دوای خەز دەبێتەوەوانێ ئاوا هیچی تێ ناکرێت هەر تۆکە خۆی تێ ناکرێ نانە ئەو کوترێ ئەو کوی ترێ نیە ئیترێ بێ خۆڵی تێکەی هەرکە وەرزی گەرمادێت ئیدی کاڵک و ترێ و چوو لەگەڵ سێ و قەیسی هەرمێ و هەڵوژە و چەندین جۆری بەرهەمی دیکە لەم زەویەی قەڵاتەدا پێدەگەن بەشێکی خۆیان دێخۆن بەشێکیش دەنێردرێتە بازاڕەکانی شاری سلێمانی کاتێک مرۆڤ دەبێتە هاوڕێی سروشت و لەگەڵیدا دەژی ناکرێت لە باخێکی وادا توی تێدا نەبێت کە تووەکان زیاترن لە 15 جۆر تو هەم بە وشکی خۆشە هەمیش بە تازەیی چێژێکی تایبەتی هەیە ڕۆژان عەبدوڕەحمان ڕوودا و گوندی بەردەزەرد